دوای ئەوەی ئەمریکا ڕایگەیاند تا کۆتایی ئەم ساڵ هێزە جەنگاوەرەکانی لە عێراق دەباتە دەرەوە، ئەو پرسیارە دێتە پێشەوە کە ئەو بۆشاییە کێ پڕی دەکاتەوە. پێگەی میدڵ ئیست ئای بەریتانی لە راپۆرتێکدا کە دووشەمەی ڕابردوو بڵاوی کردووەتەوە ئاماژەی بەوە داوەکە سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن هیواخواز بوو لووتکەی ناوچەیی بەغدا ببێتە هەلی ڕاگەیاندنی خواستەکانی وڵاتەکەی بۆ ئەوەی ببێتە هەژمونگەرێکی ناوچەیی. بەڵام بەرپرسانی عێراقی و ئەمریکی وای دەبینن کە پاریس توانای پێویستی نییە بۆ دەستەبەرکردنی ئەو خواستەی. راپۆرتی ئەو پێگەیەکە لەلایەن ڕۆژنامەنووس سوود ساڵحیەوە ئامادەکراوە لە بەرپرسانی عێراقی و ئەمریکیەوە ئەوەی گوێزاوەتەوە کە سەرۆکی فەڕەنسا دەیەوێت وڵاتەکەی وەکو پشتگیرێکی استراتیژی عێراق خۆی نیشان بدات. فەڕەنسا کە دووەمین وڵاتە لە دوای ئەمریکاوە لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش خاوەنی هێزی سەربازیە لە عێراق. لا پاشەکشەی ئەمریکادا هەلی ئەوە دەبینێت کە بۆ فراوانکردنی هەژمونی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئەو بۆشاییە پڕ بکاتەوە، بەوەش هاوسەنگی لەگەڵ ئێران دروست بکات، بە هەمان شێوە کێبڕکەی هەژمونی تورکیاش بکات کە لەگەڵ ئەوەی هاوپەیمانەتی لە ناتۆدا بەڵام لە زۆربەی دۆسیەکانی ناوچەکەدا لەگەڵی ناکۆکە. پێگەکە لە بەرپرسانی عێراقیەوە گواستوویەتەوە کە فەڕەنسیەکان بڕوایان وایە لە دوای دەیان ساڵ لە جەنگ و ناسەقامگیری و بێهێزی عێراق ئامادەی پێشوازیە لەوان و بنکە و ڕایاڵی سیاسی و ئابووریان پێشکەش دەکات بۆ هەژمونگەراییان بەسەر وڵاتانی ناوچەکەدا. La coopération et le partenariat que nous avons coprésidé avec ماکرۆن لە پرێس کۆنفرانسەکەی پەراوێزی کۆنگرەی بەغدا ڕایگەیاند کە وڵاتەکەی بۆ دژایەتی تیرۆر بوونی خۆی لە عێراق دەپارێزێت، جا هەڵبژاردەی ئەمریکیەکان هەرچی یەک بێت. ئیلی ئەبوو عەونی بەڕێوەبەری بەرنامەی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە پەیمانگای ویلایەتە یەکگرتووەکان بۆ ئاشتی وای دەبینێت کە ڕوونە فەڕەنسا لە پاشەکشەی ئەمریکادا هەل دەبینێت بۆ بەدەستێنانی هەژمونی سیاسی و ئابووری لە دوای ئەوەی لە لوبنان شکستی خوارد. راپۆرتەکە ئاماژە بە ناکۆکیەکانی فەڕەنسا دەکات لەگەڵ تورکیا لە کێشەکانی خۆرهەڵاتی دەرەی ناوەڕاست و لیبیادا کە هەریەکە لە پاریس و ئەنقەرە لایەنگری لە لایەنێکی کێشەکە دەکەن بە بۆچوونی عەون لەبەر ئەوەی عێراق دراوسەی تورکیایە. فەڕەنسا دەیەوێت ئەو پێگەیە بکاتە کارتی گوشار لە دژی بۆ یەکلایکردنەوەی ناکۆکیەکانی لەگەڵیدا. بەرپرسانی عێراقی دەڵێن کۆنگرەی بەغدا لە بناغەدا پرۆژەیەکی فەڕەنسیە کە پشتی بە بیرۆکەیەکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق عادل عەبدولمەهدی و سەرۆکی عێراق بەرهەم ساڵح بەستووە کە لە کاتی سەردانیان بۆ پاریس لە شوباتی 2019دا پێشکەشیان کردبوو. هەرچەندە عەبدولمەهدی زوو لەو بیرۆکەیە پەشیمان بووەوە و ڕووی کردە چین بۆ دوورخستنەوەی تۆمەتی غەربگەرایی لە خۆی کە خاوەنی ڕەگەزنامەی فەڕەنسیە. بیرۆکەکەش بۆ پێکێنانی هاوسەنگیە لەگەڵ هەژمونی ئێران لە عێراق و ناوچەکەدا، بەڵام فەڕەنسیەکان بەجددی بیرۆکەکەیان وەرگرت و لە سەردانی ئەیلولی 2020دا لە ژێر ناونیشانی پشتیوانی سەروەری عێراق لەلایەن سەرۆکی فەڕەنساوە ڕاگەنرا. پێناچێت ئێران لە هەبوونی فەڕەنسیەکان لە عێراق نیگەران بن، چونکە تا ڕادەیەک پەیوەندیەکانیان بەهێزە بە تایبەتیش بوونیان تای تەرازووی ئەوان لە دژی تورکیا لە ناوچەکەدا قورستر دەکات. بەڵام پرسیارەکە لێرەدایە کاتێ فەڕەنسا لەگەڵ بوونی ئەمریکیەکاندا نەتوانن خاوەن هەژمون بن، چۆن لە دوای پاشەکشەی ئەوان ئەو ئاواتەیان بەدیدێن.